سلااوتان لێبێ دیاردەی بە شودانی پێشوەختە دیاردەیەکی کۆمەڵاتی نێگەتیڤە بەڵام ماوەیەکە دیاردەی بە شودانی منداڵان بۆتە باس و خواسێک و هەوڵ دەدرێ بە یاسایی بکرێت ئەڵلقەی بەرنامەی ئەمجارێ ڕوانگەمان تایبەت دەبێ بۆ پرسە لەگەڵمان بن. بە شودانی پێشوەختە یاخود بە مێردانی کچ لە تەمەنی منداڵیدا کە هێشتا بە دڵی خۆی یاری نەکردووە و تێر بە دڵی خۆی لەگەڵ دەستە خوشکەکانی پێنەکەنیوە ژاکاندنی گوڵە لە سەرەتای تەمەنی خۆیدا. کاتێک کچان هێشتا بە خەیاڵی خۆیان ماڵ و ژیانیان پڕ نەکردووە لە ڕنگ و قاقا بەرەو ڕووی واقعێک دەکرێنەوە کە گەورەش بە ئاستەم خۆی لە بەردەمدا ڕادەگرێ ئەوە ئەم کاتە سەرەتای ئاڵۆسکاندن و شێواندنی ئەو شتەیە کە پێی دەوترێ شیرازەی کۆمەڵایەتی و لەم بەرنامەی ڕوانگەدا سەرەتا هەوڵ دەدەین گوێ لە چیرۆکی کچێک بگرین کە لە تەمەنێکی زوودا تووشی ماڵ و مێرد بووە لە ترسی شەڕ و کۆچ و داعش پەنای بردووەتە بەرمێردکردن لە تەمەنێکی زۆر بچووکدا. تۆ لە تەمەنی 13 ساڵەیە شوت کردووە. ئەتوانی پێش ئەو تەمەنەی کە شوو بکەی باسی منداڵی خۆتم بۆ بکەی؟ ئێمە خەڵکی گوندەکانی دەوروبەری هەولێر بووین. ژیانمان ئاسایی بوو، بەڵام دواتر ئاوارەیی و دەربەدەری دەستی پێکرد. لە سەردەمی ئاوارەییدا بۆ گەلێک ناوچەند ڕاگوێزراین. کەلانی کەم لەم ماوەیەدا 15 جار ئاوارە بووینە. کاتێکیش داعش هات و پەلاماری ماڵەکانی دا و دەستی کرد بە دەستدرێژیکردنە سەر کچان. هەر بۆیە باوکم لە ترسی داعش و ژیانی من لە کوڕەمامەکەم مارەی کردم. تۆ پێش ئەوەی شوو بکەی منداڵ بووی، منداڵی خۆت لە ناو گوندەکەی خۆتانە چۆن بوو چیت ئەکرد؟ لما كنت طفلة أول ما درست بالروضة. وەک زۆربەی منداڵەکانی تر سەرەتا لە باخچەی ساوایان دەرسم خوێن. بووکێکی بچکۆڵانم هەبوو کە هیچ ناوێکم لێنە نابوو. یاریەکی بچووک بوو، جلکم بۆ دەدووری و سندوقێکی بچووکم بۆی دانابوو، وەک کەلوپەلی ناوماڵ. پاش ئاوارەبوون ئیتر وازم لە یاریکردن هێنا. هەندێک جار کە لە ماڵەوە دادەنیشم حەز دەکەم یاری بکەم. بەڵام یەکسەر پێم دەڵێن تۆ ئیدی گەورە بووی نابێ یاری بکەی. بڕیاری شوکردنت کە بڕیار درا لەسەر شوکردنت بڕیاری خۆت بوو یان بڕیاری کە سوکارت بوو؟ قراري أنا كان يعني أنا قررت إني أتزوج ويعني وخوفي على نفسي. من خۆم بڕیارمدا شوو بکەم لە ترسی ژیانی خۆم. بارودۆخی ژیانی ئێمە لە ناو شەڕ و ئاوارەییدا زۆر خراپ بوو. بەردەوام باسی ئەوەیان دەکرد کە چەند ڕۆژ لەمەوبەر داعش دەستدرێژی کردووەتە سەرکەوت و ئافرەتەکان. منیش زۆر لەم قسانە دەترسام و وتم شوو بکەم باشترە. من دەزانم کە تۆ منداڵت لە نۆمانگیە لە ئەخیرا بەداخەوە مردووە لە پێشەوەی لەدایک ببێ مردووە. هۆکارەکان چی بوون کە ئەمە ڕوویە؟ الطفل مات يعني الصحيات ماكو وبسبب منداڵەکەم مرد چونکە هیچ بنکەیەکی تەندروستی لێ نەبوو. خۆشم زۆر هەستم بە ئازار دەکرد. هەرکە منداڵەکە لە ناوزکمدا بوو مردبوو. تا ئێستاش نازانم هۆکارەکەی چی بوو. کاتێ خەریک بوو منداڵەکەم بێتە دەرەوە هەموو دکتۆرەکان دەیانوت دۆخی ئەم ئافرەتە زۆر ترسناکە و لەلایەن خۆمان بنکەی تەندروستی نەبوو. کاتێ ویستمان بین بۆ شار لە ڕێگا بە مردووی لەدایک بوو. حالتها خطرة وما نقدر عليها وسووا لي حالة على أربيل. رحنا على أربيل وبنص الطريق اجى الولد ولما جاء يعني جاء ميت. ئێستا ئێوە کە لێرە ئەژین وەزاتان چۆنە بەگشتی وەکو ئایلەیەک وەکو خێزانێک لەگەڵ مێردەکە تا لێرە ئەژیت و وەزعەکە بەگشتی چۆنە؟ والله هي الأوضاع أول شيء من ناحية الشغل والفلوس ماكو. ئێمە لە ڕووی کار و کاسبیەوە دۆخمان زۆر خراپە. هیچمان نییە. نەڕایەخ و نەخۆراک و نەجل و بەرگ و نەوت و غازیشمان نییە. ئەم سۆبەیە بەس دیکۆرە. ژیانمان زۆر بە خراپی دەگوزارێت. هیچ پارەمان نییە. پۆشاکیش خەڵک بۆمان دابین دەکات. ئەویش کە دەیهێنن یان بۆمان گەورەیە یان گچکەیە. ئەو کاتێک کە شوت کرد
ئامادەی ئەوەتیا بوو کە هەست دەکرد ئامادەی ئەوەتیایە کە بتوانی خێزان و مناڵ و مێرد و ئەمانە ببێ بەڕێوە؟ لا لا يعني أني هم يعني إجوا وعمي قال يعني أي من توافق کاتی مام هات بۆ ماڵمان و داخوازی کردم من ڕازی بووم. هیچم لە ماڵ و ماڵداری نەدەزانی و من وام دەزانی یاریە. شارەزاییم لە هیچدا نەبوو، ئێستاش دۆخی مادیمان زۆر خراپە. چیرۆکی دووەمان بەسەرهاتی منداڵێکە کە دەیەوێت بۆ پاراستنی خێزانەکەی خۆی بکات بە قوربانی و شوو بکات و لەم ڕێگەیەوە دایک و خوشکەکانی لە بێکەسی ڕزگار بکات. هەتا چ تەمەنێک یاریتە کرد پێشەوەی بڕیاری ئەوە بێ کە شوو بکەیت؟ وقفت عمري 12 سنة. من لە تەمەنی 12 ساڵیەوە وازم یاریکردن هێنا لەو کاتەوەی هاتن بە خوازبینیم. من ئێستاش حەز دەکەم جار یاری بکەم، بەڵام پێم دەڵێن تۆ نیشان کراوی ئای بە یاری مەکە. منیش بەخۆم دەڵێم نابێ یاری بکەم، بەس هەندێک جاریش دەڵێم منداڵم و باشتر بوو لە تەمەنی 18 ساڵی شوو بکەم. بەڵام لەبەرەوەی لە ماڵەوە کەسمان نییە و هەموومان کچین دەڵێم شوو بکەم باشترە. هەر بۆیە قەنەعەت بەخۆم دەکەم بەم تەمەنەوە مێرد بکەم. غەریبی یاریکردن بە بووکەکەت بە یاریکردن لەگەڵ برادەرەکانت ناکەی؟ نعم أنا بشتغل بس مجبورة إني يعني من بیری بووکەکەم دەکەم. هەندێک جار کە سەیری کچەکانی برادرم دەکەم کە خەریکی یاریکردنن، حەز دەکەم بچم یاریان لەگەڵ بکەم. بەڵام خێزانەکەم پێم دەڵێن تۆ مارە کراوی ئای بە یاری بکەی. چۆن بوو بڕیاری ئەوە دراکە هاوسەرگیری بکەی؟ بەڕاستیش هەروەکوتم لەبەرەوەی هیچ پیاوێک لە ماڵەوەمان نییە و باوکم بەجێ هێشتوین و براشمان نییە، هەر بۆیە بڕیارمدا شوو بکەم. دایکشم زۆر جار دەڵێت زۆر بچووکی حەق نەبوو شوو بکەی، بەڵام خۆم دەڵم قەیناکە با کەسێک هەبێت ئاگای لێمان بێت. يعني لأن ما عندي أحد هنا وأنا الزواج على مود هيك يعني. تۆ ئێستا بە تەواوی بڕیارت داوە کە زەواجەکەی؟ چونکە من ئەبینم کە وەکو دەستگیراننار تۆڵی من دەستگیراننارم، بەڵام لە هەمان کاتیشە هەست دەکەم دوو دڵیەکەت پێوەی. ئەو دوو دڵیەت چییە؟ أنا مضطرة لأن أتزوج أفكر أقول أنا صغيرة وشلون أتزوج. من هەندێک جار دوو دڵم لە شوکردنەکەم و بەخۆم دەڵێم بچووکم و لە ژیانی ژن و مێردایەتی دەترسم، نازانم چۆن ماڵ ببم بەڕێوە. بەڵام کاتی بیر لە خێزانەکەم دەکەمەوە دەڵێم شوو بکەم باشترە. هەندێک شت هەیە لەبارەی هاوسەرگیریەوە کە تایبەتە بە ژیانی ژن و مێرد بە ئافرەتێک کە شوو ئەکات. ئەو شتانە بۆیان باس کردووی؟ دایکت بۆی باس کردووی؟ أهلي أمي مرات تعلمت. هەندێک جار دایکم بۆم باز دەکات و خەڵکیش هەیە ڕێنمایم دەکات. ئەو کەسەی لێشی مارە کراوم هەر تەمەنی کەمە. نازانم چۆن دەبێ ژیانمان دیاری بکەین. تا ئێستا قسەم لەگەڵ کوڕەکە نەکردووە. باوکشم پێی باشە تەمەنی کوڕەکەش بچووکە و نازانم چیمان بەسەر دێت. زەواجی پێشوەختە زۆر کەم بووە لەبەر ئەوەی خەڵکێکی زۆر معرفەیەکی باشی لەلایەن قانون پەیدا کردووە و هەروەها ئەو ڕێکخراوانی کە دروست بوونیش ئەوانیش تەسیرێکی زۆریان هەیە و ئیعلام تەسیرێکی خۆی زۆر هەیە لەسەر ئەو وەزعە. جگە لەوە پێشتر کە سەیرت دەکرد خەڵکێکی زۆر لە دێهاتەکان و لە لادەیەکان کە دەژیا نەیدەزانی وار تەمەنی 18 ساڵی زەواجی ناکرێت. بەڵام ئێستا کە ئەو خەڵکی کە دێ بۆ دادگا و لای مەلاش کە مارە بڕینی بۆ دەکەم پێشەوەی بگەڕێتە بۆ دادگا زەواجی بۆ ناکە. خەڵکەکەش خۆی کچەکە بە تەمەنێکی وا بچووکە زەواجەکەی بۆ ناکە. بەڵام پێشتر لەبەرەوەی خەڵک ئەو معریفەی نەبوو بۆ لایەنی قانون زەواجەکەی دەیکرد و تەنیا بۆ ئەوەی ناموسی خۆی بپارێزی، تەنیا بۆ ئەوەی کچەکە لە کۆڵ خۆی بکاتەوە. بەڵام ئێستاکە وان نەماوە، ئێستاکە کۆمەلگا بەرەو پێش. بەڕای من شتێکی باش نییە، چونکم سان تا زیاتر خاستم بۆ ئافرەتانش زیاتر خۆی بناسێ لە سەروی هەژدەوە بێ زیاتر باشترە بۆ ئەوەی زیاتر پرۆسێکی سەرکەوتوو دەربچێ. ئەو پرۆسەیە بەڕاستی پرۆسێکی زۆر هەستیار، یانی ئینسان دەبێ بە قەناعەتەوە بچێتە ناو پرۆسەیەوە. کچەکە نەگەیشتە تەمەنێکی محدود ناتانی بڵێن ژیانی هاوسەری پێک بینی، لە ئوموری ژیانی هاوسەری ناتوانێت ئەو ئوموری پیاو بەڕێوە بۆ بات.
تێستا ژرم نینە ئەگە ژنیش بینم لە تەمەنی لە هەژدەی زیاتر دەینم لە تەمەنی هەژدەی زیاتر دەینم بۆی هەنێک با تێبگە لە مێدی لە هەموو شەش جوانتر تێبگە باشترە. توێژەرێکی کۆمەڵایەتی پێی وایە هەرچەندە ڕێگەکانی هاوسەرگیری پێشوەختە و بەشودانی منداڵان لە ناو ئاین و مەزهەبەکاندا هەیە، بەڵام ئەمە پێچەوانەی مافەکانی مرۆڤە. دیاردەی بەشودانی منداڵان ئەبینین ئێستا ئەم ماوەیە زیاتر باسەکرێت و کەوتۆتە باس و خواسێکی واوەی کە بکرێت بە یاسایەک لە یاسای ئەحوالی شەخسی عێراقی و ئەمانە، بەڵام دیاردەکەش وجودی هەیە. ئەم دیاردەیە ئێوە چۆن سەیری ئەکەن بۆ خۆتان؟ خۆی ئەگەر بین تەماشا بکەین لە هەموو دنیا کۆمەڵێکی یاسا هەیە، یاساکان لەسەر بنەمایەک دانرێت، زیاتر لە وڵاتە ئیسلامیەکان لەسەر تەشریعی ئاینی ئیسلام داێنن، بەڵام زۆر جا سیرەکەن گرفتمان بۆ دروستە بێت لە کاتی یاسا دانانەکە. بۆ نمونە خەنێک جار مەرجعیەت دەبێتە شوێنی خودی دینەکە، ئەوەی کە ئێستا ئمڕۆ لە ناو ئەم کۆمەلگا لە عێراق باوە، ئەو یاسای تەشریعی جعفەریە یانەیە بیکەنە یاسای لە بوونی ئاینەکە خۆیان هەیە بەکاری دێنن، یاخود ممارەسە دەکرێت ئەو یاسای بەشودانی منداڵان، بەڵام لە وەکو نەبووتە چەسپاندنی یاسایەکی یاساکە لە وڵاتە بەرپا بکرێت، چونکە بووە یاسایەک ڕاستن لەوەی نەبێت یاسایکی نێودەوڵەتی بێتە یاسایکی عێراقی، بەڵام ئەوی تر دەبێتە یاساکە بۆ یاساوە تەزویت دەکرێت و مامەڵەی پێوە دەکرێت یاخود مامەڵەی لەگەڵ دەکرێت وەکو باخی یاساکانی ترکە هەیە، ینی وەکو یاسای توانین بڵێن یاسای ژیان، یاسای مافی تاک، یاسای ئەوش دەبێتە یاسایەکدان. بەداخەوە ممکنە کۆمەڵێک کاردانەوەی ناخۆش و ناشرینی لێ دروست بێت، بەڵام حاڵەتە کە ئێمە سەیریەکەین خۆی وەکو دیاردەیەک بەشودانی منداڵان دیاردەیەکە کە کاریگەری خراپی هەیە لەسەر کۆمەلگا، لەسەر خودی ئەو کەسەی کە بە تەمەنێکی بچووک شووەکە یا تەنانەت کە شووەکە بە کەسێکی هەر لە عمری خۆی یا چەند ساڵێک لە عمری خۆی، ئەمانە هەمووی ئەکەوێتە پرۆسێک و کە تەمەنی منداڵین. خۆی لە جارنامەی مافەکانی مناڵ ینی ئەوە لە هەموو دنیاەوە باوە لە 18 ساڵی مافی بەشودان و ژنهێنان هەیە، لە هەندێک وڵاتان 16 بەسەرەوەی بۆ نمونەیەک لەوانە لە عێراق لە 16ەیە. کاریگەری زۆر نەرێنی، کاریگەری زۆر خراپی لەسەر منداڵەکە هەر بۆ خۆی پێشیەک لە ئەوەکان پێشێلکردنە، پێشێلکردنی مافی مناڵەکەی بۆ خۆی هە لە ناو یاسای مافی منداڵاندا، ینی لە ناو هیچ ڕێگریەک نییە چون لەوانە ئەوانەی کە دەکرێت بۆ خۆی پێشێل یاساکانە کە تەمەنەکە تەمەنێکی گونجاو نیە، بەڵام بەداخەوەی کە ئیمڕۆ ئەبینرێ لە یاساکە دەچێتە دەرەوە، ینی ئەو یاسایی کە خودی یاساکەش کە لە عێراقا 16 ساڵە لە وڵاتانی دەرەوە با بڵین 18 ساڵە لە وڵاتانی پێشکەوتوو، لە وڵاتەی ئێمە لە 16 شووا بەرەو 13 و بەرەو وتمان دە وایسە گەیشتوێتەوەی کە نۆ، ینی یاسایەک تەشریع بکرێت لەسەر ئاساسی مەرجعیەتێکی ئاینی تەزوید بکرێتە یاسایەک، ئێمە گە بڵین 16 خراپە ئەبێ نۆ چەندێک خراپ بێت، چون کاردانەوەکانی هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە کاردانەوەی زۆر خراپیان جگەلەوەی کە پێشێلی مافی منداڵەکەیە لە بەرامبەریشا تۆژێک ئەشکالەتی تر دروست دەکات لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و تەنانەت سەحیشەوە کۆمەڵی کاردانەوەی خراپی لێ. پێت وایە ئەم دیاردەیە وەکو کۆمەلگای کوردی وەکو کۆمەلگای ئێمە کاردانەوەی ئەم کۆمەلگایە تۆ چۆنە بینی بەرامبەر ئەو دیاردەیە؟ من بە بۆچوونی من بۆ وەکو ئێرە هەرێمی کوردستان بۆی ناچم ئیش بەو یاسایە بکە یاخود جێبەجێی کار بە حکمی ئەوەی بوونی زۆرێک کۆمەڵێک زۆری ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئێستا کار دەکەن چ لە مەجای منداڵان چ لە مەجای مافەکانی مرۆڤ چی لە مەجالەکانی تر، پێم وانە هەرێمی کوردستان ئیش بەو یاسایە بکات وەکو یاساکە، بەڵام لەگەڵ ئەوەیشە ئیتر کە بۆ یاسایەک لە عێراق ئەمڕۆ ئەبینین شتەکان زۆربەی زۆری بە سیاسی کراوە، ممکنە بڵێن ئەویش یاسایەکە وەکو یاساکانی ترێەوە لە چوارچەوەی عێراقان بچەسبێ، ممکنە کۆمەڵێک خەڵک ممکنە کۆمەڵێک بیرکردنەوەیشتان مابێ ڕوو بۆ شتەوە، بەڵام لە ڕووی ئینسانی و ئەخلاقیەوە پێم وانە کورد بگاتە ئەو قۆناغی یاسایەک لەو بابەتە یاخود پەیڕەوی شێوەیەک لەو یاسایە بکات، چون داماڵاوە لە ناو کوردستان ماوەیەکی زۆر ئەو شتە داماڵاوە، بەڵام ئیتر بە دەرنابێ، بەڵام تەسەوڕەکەم ڕێژەکەی زۆر کەم بێکە کاری پێ دەکرێت. ئەم بۆ چوونی منە، چون کۆمەلگای کوردی باڵێ قۆناغێکی زۆر باشی بڕیوە
لەو بوارانە خۆناغێکی زۆر باشی بڕیوە لە یاساکانی مافی منداڵ کۆمەڵ خۆناغی زۆر باشی بڕیوە لە چیە مافەکانی منداڵ چۆنی خزمەت بە منداڵەکرێت تەنانەت لە خودی خێزانەکانیش نەک با بڵێن لە مستەوای ڕێکخراوەکان یاخود لە مستەوای شوێنێکی بەرز مۆدێرن های لە ئاستی خێزانەکانیش مامەڵەوەکو پێویست دەکرێت لەگەڵ بابەتەکە نەک ئەگەر بین بابەتێکی دیاری کراو با بڵێن شودانی پێشۆخت یاخود ژنهێنانی پێشۆخ کەمە زۆر کەمترن لەوەی کە پێش ممکنە پێشتر هەبوو بێ بەڵام ئێستا زۆر کرچ و کاڵ بووە. لە ڕووی یاساییەوە یاسایباری کەسێتی عێراق و کوردستان سەرچاوە سەرەکیەکەی ئاینە و یاساناسێک ڕای وایە تا یاسایەکی مەدەنی شوێنی نەگرێتەوە ئەم جۆرە کارانە بەردەوامیان دەبێت. قانونی ئەحواڵی شخصی واتە قانونی باری کەسی ژمارە 1970 ساڵ 1950 قانونێکی دینیە، قانونێکی مەدەنی نییە. لە مادەیەک فەقەڕەیەک 2-3 ئەڵێ باشکرا ئەڵێتن لە هەر حاڵەتێک ئێمە ئەگەڕێنەوە بۆ فەقیهەکان، هەر حاڵەتێکەکە قانون یا کێشەیەکی قانونیمان نەبوو لە مابینی ژن و مێردەک یا پێش هاوسەرگیریەکە ئەگەڕێنەوە بۆ قەولی شافعی و مالیک و حەمبەل و جعفەری صادق مەبەس باشە. ئەمانیش پێش 1000 ساڵ ژیاون طبعاً ڕەیەکی کۆنیان هەیە، ڕەیەکی بیابانیان هەیە، ڕەیەکی نائینسانیان هەیە، بەڵام ئەمەی پێشوەخت تەنها لە وڵاتە عەرەبیەکان ماوە، بەشێ لە وڵاتە ئیسلامیەکان کە لە مەسەلەن مناڵ لەسەر بێژەیە لە ناو لانەکە بەشووی دەدەن تاوەکو دەگاتە 15 ساڵ کە سنی ممەیزە باشە. وەلی ئەمرێکە دێ باوکەکە دێتن بەشووی دەداتن و لە مەجلیسێک بەبێ ئەوەی کچەکە ئامادەش بێ یاوەکو بەبێەوەی ڕئیشی هەبێ لەسەر زەواجەکە باشە بەبێ بشی زانێ کە چییە ئیتر زەواجەکە دەکرێتن و زۆربەی جاریش کە گەورە دەبێ ئەو مناڵە یاوەتە قبول ناکە یاوەتر پێشتر گواستویەتیەوە و تووشی دەیان کێشەشە بێت. بۆیە ئەبێ هاوشانی هەموو دنیا ئێستا ئێمە قانونی باری کەسی بێتە قانونێکی مەدەنی، بێتە قانونێک کە وەکو هەموو دنیا بابەتێکی سوسیۆلۆژی بێ نەک بابەتێکی دینی بێ. خۆی بەپێی هینی هەموارکراوەکەی 2010 ژمارە 15 پەرلەمانی کوردستان ئەگەر مناڵەکە 16 تەواو کرد بێ ئەبێ باوچی یا وەلی ئەمری ڕازی بێ. اینجا قازی بیبینێ ئەمە مؤهلە بۆ زەواجیان نا. ئەگەر پێش ئەمە بێتن سزا دەدرێت، سزایەکەش بە حەبسێکی بەسیتە زائیدە غەرامەیە. ئەویش بەداخەوە ئەوەی من مەسەلەن لە دادگا ئاگام لێیە تاوەکو ئێستا یەک حاڵەتی وانە بووە. بەڕاستی بۆ تەوعیەی خەڵک مەسەلەن خەڵک تێنەگەیشتۆ جارێ زەواج چییە؟ ئایا زەواج هاوسەرگیری پرۆسەیەکی سۆسیۆلۆژی ئیجتیماعیە، حاڵەتێکی طەبیعیە یا وەکو پرۆسەیەکی دینیە؟ خەڵک وا تێگەیشتە پرۆسەیەکی دینیە، کە بڵێ پرۆسەیەکی دینیە بێ بچێتە لای پیاوی ئاینی. پیاوی ئاینیش پێڵەیەوەتە ئێمە حەدیثمانەیە و ئاەتمانەیە و جائیزە و بەشێک لە وڵاتەکان مەسەن وەکو مسر ئێستا شتێک پێیا بۆ بەپێی یاسا بەناوی مەئزوونی شەرعی کۆمەڵێک پیاوی ئاینی دیاری کراون لە شار و لە دێهات و لە جێگەکان ئەمانە بۆیان هەیە مارە بڕی دەرەوەی دادگا بکەن و ئەمانە سجلیان هەیە لە مەحکەمە و ئینسانی باوەڕ پێکراون. دەکرێتن مەسەلەن لە قۆناغێکی هەنووکەیی و بۆی تێپەڕ بکەین ئەم شتە بکرێتن لە هەرێمی کوردستان کۆمەڵێک پیاوی ئاینی دیار بکرێت ئەمانە لە ژێر ڕقابەی دەوڵەت بن. چالاکێکی بواری مافەکانی ئافرەتان جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە چەسپاندن و دۆزینەوەی باوەشێک بۆ خۆشەویستی و هاندانی ئاینی زەمینە سازن بۆ دیاردەی بەشودانی پێشوەختە. کۆمەڵێکی خۆیان حەزەکان شو بکەن لە تەمەنێکی زۆر مناڵە ئەنی دراسەکان ئەوەش دەرەخەن بۆچی کچەکان خۆیان حەزەکان زەواج بکەن. پێم وایە جۆرە کرانەوەیەک لە کۆمەڵگای کوردستان هەیە ئێستا لەگەڵ ئەو گۆڕانکاری و کرانەوەی پێشکەوتنە مەدای ئازادیەکان ئەوەش بیان وەکو خۆی ماوەتەوەیان تەسکە بێتەوە بۆیە سەیرەکەی تەڕەدوو بەیەکە ئەکێشێت بەیەکە ئەکێشێت لە نەتیجەکەیە کچێکە گەر ئارەزوویەکی هەبێ پێی خۆش بێ کەسێک قسەیەکی خۆشی بۆ بکە خۆشەویستی باتە
مەسجێکی لەگەڵا بگۆڕێتەوە لە هەر تەمەنێکی مناڵا بێ سیرەکات تهدید دەکرێت لەلایەن دایک و باوکی لایەن دراوسەکان لەلایەن کەسوکار لەلایەن کۆمەلگاوە هەندێک جار هۆکارێک ینی نەتیجەکەی بێتە کوشتن بۆی زەواج یان شوکردن ئەو مەخرەجێ ئەو شوێنێ بۆی دەرچێ بێوێ خۆشەویستی ئیحتیمامێک بە عقلێت و بە قەنەعەتی خۆی لەو تەمەنە مناڵەیە پێی وایە زەواجکردن یان شوکردن ئەو دەرگایە کە بۆ یەکرێتەوە ئەتوانێت خۆی ڕزگار کرد بەس لە ڕووی تەندروستیەوە زیانێکی زۆر گەورە بێت کە زۆر مناڵە هێشتا بنیەی لەشی کامڵ نەبووە زۆریش لەوانە مناڵیانە بێت هەر لە ساڵەکانی یەکەمەوە کە زەواجەکەن مناڵیانە بە بۆی ڕێژەی مردن ڕژمردنی چ دایکە چەند ئەو مناڵانەی کە لە دایکە بن کە لە دوای لە دایک بوون کە هەیە مردنەکان لەناو ئەوانەیە زۆر زیاترەکە لە تەمەنێکی زۆر مناڵیە شوەکەن هەتا ئەوانەی کە لە تەمەنێکی گەورەترە حتا لە ڕووی دەرونیەوە تەسیرێکی دەرونی زۆر خراپەکاتکەوە هێشتا مناڵە لەوانێ بازی لەبێن هێشتا یاری بکات هێشتا بە هەندێک شت یاری بکات کە هینی قۆناغی مناڵیە سیرەکەی ئەکەوێتە ژێر ئەرکێکی قورسی ماڵ بەخێوکردن و مەسئولێتی مناڵ و مێرد و کەسوکار و هەموو ئەمانەوای لێکە لەبارە دۆخێکی نەفسیە بێ من بە تەسەورم دین و کەڵتور تاواکەری یەکترین چکە دین کاریگەری لەسەر دروستکردنی کەڵتور و وەڕانکاری کەڵتور هەیە بەڵام زۆر شتی تریشت ئەسیرەکاتە سەر کەڵتور لەوانێ بارودۆخی ئابووری یەکێکلانە من ناچمە سەری بەس باسی دین ئەگەر باسی ئێستا بکەین تەسیری دین لە ساڵحی زەواج بە شودانی مناڵە چکە زۆر لە مزگەوتەکانی شەگەر گویان لێ بگریان ئەوانی کە ئەیگەڕنەوە چەند جار من ستۆی کردو خۆم لە سەرجادە بووم لە ڕۆژی جومعەیە گوێم لە خوتۆی مزگەوتێکی نزیک بووە خۆم چەند جار گوێم لێ بۆ ئەڵێ هەموو جارێکە کچەکەت عادا بێ يعني مناڵێک لەبار ینی مناڵێک فرسەتی دروستبوونی مناڵێک لەبار چوە ینی قەتڵێکت کردووە هاوارێکا بۆ دایک و باوکان کچەکانتان چەند زوو بن بەشوو ئەوەندە قەتڵ کەمترەکەنەوە ئەوەندە گوناحتان لەسەر بۆیە بە دەنگێکی بەرز دینەکان هەموو دینەکان بەس ئێمە کە باسی دینی ئیسلام بکەین لەبەری دینی ئیسلام حاکمە ئەمڕۆ لە کوردستانە یان لە عێراقا بۆیە سەیرەکەی دینەکان تەشجیعەکات هاندانە مەسەلەیەکی تر هەیە باسی جیاوازی دین بێگومان ئەندای ناوە بۆ کەس لە 9 ساڵەوە لە هەریەکە بە جۆرێک تەقدیری لە 9 ساڵەوە بواری ئاەتێ یان هەندێک جار بەس لە شولاری ببینێ کچێک ئەمریشی مناڵە بەس کتێکی لەوانێت تۆزە خرپن بێ بەخۆ بێ یەکسەر پێی وایە بەکەڵێکێ بۆ زەواج چکە بەس لە لەشایی بینێتەوە بەڵام هەمیشە هانیاناوە عمری پیا و بۆ پیا و بە پێی دینەکان بە پێی کەڵتور لە هەر تەمەنێکە بێ بۆی هەیە زەواج بکات ینی بۆی هەیە مهم نییە ژنەکەی چەند بێت زانایانی ئاینی لای خۆیانەوە کڕۆکی ئاین دەبەستنەوە بە چەمکی ڕەحمەت و پێیان وایە مامۆستای شارەزای بواری خۆی بە هیچ جۆرێک نابێت ڕەواج بۆ بەشودانی پێشوەختە بدات. مەسلەی لە 9 ساڵ بەشودان لە هەندێک کتێبەکان هەیە نەک لە کتێبی شیعە لە کتێبی ئێمەشدا هەیە لە کتێبەکانی ئەهلی سونەشدا هەیە. من ئەوە بە کارەسات دەزانم بەڕاستی کارەساتێکی کۆمەڵایەتیە کارەساتێکی خێزانیە کارەساتێکی مرۆییشە یعنی ئەگەر ئێمە چەند ساڵێکە دڵمان بەوە خۆش بوو بێ کە ناوچەکە و هەرێمی کوردستان لە قۆناغی بەرەو مەدەنی بوون و بەرەو تێگەیشتن لە ئاینێکی ڕاستەقینە و حەقیقی خەڵک نزیک بوو بێتەوە ئەم بڕیارە عێراق دەگەڕێنتەوە چەند دەیەیەک بەرەو دواوە و لە زۆر شتدا بەڕاستی زەرەری پێدەگەێنێ بۆیە من بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو بڕیارە نیم بەنسبەت مەسەلەی بەشودانەوە ڕاستە ئاینی پیرۆزی ئیسلام تەمەنێکی دیار نەکردووە کە لەم تەمەنەدا بەشوو بدرێ ڕای زۆر هەیە لەو بارەیەوە بەڵام ئەگە بین تەماشاکەین تۆمەتبارکردنی ئاینی پیرۆزی ئیسلام بەو مەسەلەیە ئەمە شتێکی ناڕەوایە لەبەر ئەوەی ئاینی ئیسلام نەفەرزی کردووە و نە تۆبزیش لە خەڵک دەکا کە کچ لە تەمەنێکی گچکە بەشوو بدەن ئەگەر چی هەندێک زانە باشن لەو مەسەلەیە کردووە ئەمە وەکو مەسەلەیەکی نەفەرزە و نەواجیبە و نەسونەتیشە بەڵکو لەوانێ بۆ هەندێک کاتی پێویست بۆ هەندێک کاتی تایبەت لە هەندێک شوێن و لە هەندێک قۆناغی تایبەتدا ئەمە کرابێ و ڕێگە پێدراو بێ ڕێگە پێدراو واتە لە ئەحکامەکانی ئیسلام پێ دەگوترێ مباح
و مباحیش ئەو شتێک کە لە ئیسلام ڕێگەی پێدراوە زانایان دەفەرمونون دەسەڵات لە هەر کۆمەلگایەک بۆی هەیە لە کاتێک کە زانی ئەم ڕێگە پێدراوە کە لە ئیسلام ڕێگەی پێدراوە دەبێتە هۆی زیانگەیاندن بە خەڵک زیانگەیاندن بە کەس بە تاقەکانی کۆمەلگا یان بە بەرژەوەندەکانیان دەکرێت ئەمە قەدەغە بکرێ بێگومان هەموو مامۆستانی ئاینی یەک جۆر بیر ناکەنەوە هەندێک شت هەیە کە لە ئایندا نییە بەڕاستی بەسەر ئایندا سەپاوە یان بوختانە بە ئاین دەکرێت ئەوەی کە دەگوترێ ئەگەر ئافرەت گەیشتە حاڵەتی حەیز و خوێنی بینی ئەو کاتە ئامادەیە بۆ شوکردن ئەمە ئامادەیە بەڵام فەرز نییە ناکرێ بڵێن فەرزە ناکرێت بڵێن ئەگەر شووی نەکرد هەر خوێن بینینێک بە بێشوکردن وەکو قەتلێک وایە ئەمە ئەسڵ و ئەساسی نییە لە ئایندا هیچ ئەسڵ و ئەساسی نییە و هیچ مامۆستایەکی لێزان مامۆستای ڕاستەقینە باوەڕ ناکەم ئەم قسەیە بکات چونکە ئاینی پیرۆزی ئیسلام بەڕاستی بازنەیەکی گشتی داناوە لەو ئاەتەی کە خوای گەورە دەفەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین هەموو حکمێک هەموو ئەمرێک هەموو شتێکی ئیسلام دەبێ ڕەحمەت بێ بۆ مرۆڤایەتی ڕەحمەت معنای چی یعنی لە بەرژەوەندی مرۆڤایەتی بێ یعنی لە خزمەتی مرۆڤایەتی بێ کەواتە هەر هەنگاوێک هەر حکمێک هەر بڕیارێک ئەگەر لە خزمەت و لە بەرژەوەندی مرۆڤایەتی نەبوو ئەوە لە ئیسلامدا نییە ئەگەر لە ناو دیندارەکانی مەزهبی جەعفەری ئەوە هەر هەبووە و هەر دەشڕوە بەڵام بە یاساییکردن و پێدانی سبغەیەکی یاسایی و قانونی بەمە ئەمە شتێکی خەتەرە ئومێدەوارم سەر نەگرێ کاتێ هەر لە سەرەتاکانی ژیانەوە بەراعەتی منداڵان بەهۆی ئاوارەیی و کۆچ و شەڕ و دەسەڵاتی نێرسالاریەوە لە ناو دەبرێت هەر لەو ساتەوە ئەگەرەکانی کۆمەلگایەکی تەندروست وێران دەبێت.